بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکە لە زەنجیرە بەرنمەکانی ژیانەوە میوانی ماڵەکانتانین هەرو جۆرەکە ئاگادارن لە بەرنمەی پێشوماندا میوانداری بەڕێز هاوڕێ گەلاوێژمان کرد لەو بەرنامە تایبەت تەرخان کرابوو بە سێ مادە کە زۆرترین مەسرفیان هەیە لە ناو کۆمەڵگا وەکو شیشە یان کریستاڵ هەروەها هێروین و بەداخەوە نەگەشیم بە مەقوڵی کراک کە دامانە بۆم هەفتە لەسەری باسکەین ئەڵبەتە باسی کورتیشمان لەسەر خودزەنی و شتێکە ناسراوە بەو مەفهومە ئێرایەدا لە خزمەتانە بۆ یەم بەرنامەمان تەرخاندا بە مەقولەی کراک و مەسەلەی خۆکوژی بۆ خۆکوژی ئەو نەزۆرە و لە ناو مۆتادانیشە هەروەها باسمان لەوەیش کرد کە چەندێ زەرەر و زیانی هەیە چ لە لەحاز ڕوحی و چ لە لەحاز جسمیە و چه شیشە و چه هەروئین و زەرەر و زیانەکانی چییە چۆن جەسە لە ناوە بات چەند فەرد معتاد بەو مادە ئەکات وە زەرەر و زیانەکانی تاچەڕادەیەکە فەردێکە کە تووشە مادەی هۆش بەرەوێت ئەبێ ئەم مەسەلە بزانێ هەدەفی ئەمەش ئەوەیە کە کاتێک کە ئەڕوا بە سۆراغی مادە هۆشبەرەکان ئەبێ بزانێ کە چی لە دەست لە قباڵیە چی بەدەسێنێ چشت هەیە گرانبەها لە دەسا لە بوارە اقتصادی لە بوارە جسمی و سڵامەتی ڕۆحی خۆیە و لە بوارە ئیجتیماعیە و لە بوارە ئابووریە و لە بوارە کۆمەڵایەتیە و هەموو ئەوانەمان باس کرد بۆیە ئێمەش تاکیدمان لەسەرەوەیە کە ئەو هاوڵاتیانەی کە تووشی مادە هۆشبەرەکان ئەبێ بزانن کە چشت های گرانبەها لە دەسان تاکید ئێمەش لەسەر ئەو بابەتەیە هاوڕێ گەلاوێژ بەخێر بی بۆم بەرنامە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز وهەروە سلااو و ڕێزیشم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە بەخێر بی سەرچاو هاوڕێ گەلاوێژ لە بەرنامەی پێشوو لەسەر شیشە و هێروین باسمان کرد ئەم بەرنامە بڕیارەوە بوو لەسەر کراکە هەرو جۆرە کەزان کراکیش دانی لەو مادانەیە کە زۆر باوە لە ناو کۆمەڵگا و ئەو جۆرەیەکیشە من بیستومە زۆر زۆر لەو دوانەی تر تاسیراتی خەتەرناکتر و مەسەڵەن ئاشکراتر و زەروزیانی زۆرترە وتم جنابتان وەک کارناسێ لەو بوارە باسکەن بۆمان و لەسەر ئەسەن کراک چییە چ زەرەر و زیانێکی هەیە بۆ ئەو فەردەکە تووشێ بێ کولەن لە وڵاتی ئێمە لە ئێراندا تا دەتوانین بڵێن بەگشتی لە وڵاتانی ئاسیاییدا ئەکسەرن پیان وایە کە کراک شتێکە لە حەدی قورسایی ڕەوانگەردان و ئەکستازی و هەر بەو دەلیلەش مەسرەفی کراک هیچ کەس ترسێکی نییە و بەداخەوە 90% ئەو کەسانەی کە کراک مەسرەف دەکەن لە ژێرەوەی 25 ساڵن یعنی لە بینی 18 تا 25 ساڵن هۆیەک شێوەکە نرخەکەی زۆر هەرزانە بەڵام ئەگە ئێمە بمان هەیە بزانین ئەسەن کراک چییە کراک مادەیەکی محرکە کە لە ڕاک یا لە کەرک تەسفیەی کۆکاینە بەدەستێ و ئەوەش بە شێوەهای زۆرا زۆر مەسەلەن ئەکێشرێ و تەدخین دەکرێت لە واقع کراک مادەیەکی بێبۆنە و مەسرەفی ئەوێش ڕاحەتر لە هێروین و تریاک و ئەوانەیە کەسێکە کراکی و بەدەست بێنێ فقط کافیە کە فەندێکێکی پێ بێ و لە هەر جێگایمەی لێبێ دەتوانێت ڕۆشنی کە و مەسرەفی کە کەوابوو وتمان کراک لە کۆکاین بەدەستێ و بەداخەوە مەسرەفی ئەو یەکجا زۆر ڕەواجی پیدا کردەوە بە تایبەتی لە بینی جواناندا هەروەکو وتم هۆی ئەوەی کە مەسرەفی یەکجا زۆرە قیمەتەکەی زۆر هەرزانە هەروە کوتم کە کراک بۆ یەکەم جار لە ئەمریکا لە کۆکاین بە وجود هات بەڵام ئەم کراکەی کە ئەسی لە ئەمریکا و لە وڵاتانی غەربی مەسرەف دەکرێت فەرقی هەیە لەگەڵ ئەو کراکەی لە ئێران مەسرەف دەکرێت ئەو کراکی ئەسلی کە لە کۆکاین دروست دەکرێت قیمەتی هەم لەسەرەوەیە
زۆرتر کەسانی مەشهور و یا سەرمایه‌داران و کەسانی زۆر دەوڵەمەند دەتوان ئەوە تەهیەکەن و مەصرفیکەن. بەڵام کراکێک کە لە ئێران مەصرف دەکرێ لە کۆکاین دروست نەکراوە، بەڵکو لە پاژماوەی هێرۆین دروست کراوە بە ئیزافەی لەگەڵ زۆر مەوادی دیکەی شیمیایی و ئەسیدی و ئامونیاک و توزانم لە حتا لە مشکی مردوو لە مەتفۆی ئینسان لە سابوونی کارۆلین لە زۆر مەوادی پیس و شیمیایی و خەتەرناک تێکەڵاوی پاژماوەی هێرۆین دەکرێن و ئەوەش هێرۆینەش کە دیارە لە ئەفغانستانەوە واردی ئێران دەبێت. پێشتر باسمان کرد کە ئەسم بازاری مەوادی مخدر لە ئێران بەدەست خودی دەوڵەتە و هەروەها بە تایبەتی سوپای پاسداران کەوا بوو بۆیە کە ئەو مەوادە ماڵوێران کە خەتەرناکانە لە ئێران بڵاو دەبێتەوە وتمان دەوڵەت هەدەفی هەیە لاوە و خەڵکی ئێرانش بەهۆی وەزعیەتێکی نامساعد و وەزعیەتێکی ناخۆش کە هیانە لە بێکاریەوە بگرە لە گرانیەوە بگرە لە توزانم نەبوونی ئازادیهای فەردی نەبوونی تەفرێ ئەسەن لە هەموو مەزیەتایی ژیان و کار و تەفریح و ئەوانە مەحرومن تووشی اختلالاتی ڕۆحی و ڕەوانی و ئەفسوردگی بوونە بۆیە زۆر ڕاحەت پەنا دەبن بۆ مادە هۆشبەرەکان. بازاری مەوادی مخدرش زۆتر بە مافیای مەوادی مخدر کە لە ئێران زۆربیان دەوڵەتین یا دەست و پەیوەندداری دەوڵەتن کە ئەم بازارایان بەدەستەوەیە و هەروەها خەڵکێکی زۆریان بتایبەت جوانانیان فریوداوە و جەلبیان کردەوە بۆ مەصرفی مەوادی مخدر. کراک یەکێک لە مەوادی مخدری خەتەرناکە کە ئەخیران لە ئێران پێی دەڵێن مەوادێکی محرکە، یعنی جۆم بۆ جوش دەخاتە نێو ئینسانەکان ئەسە ناوی مخدران لەسەر لا بردووە. ئەوەش بۆتە هۆیەوە کە تعدادێکی زۆر لە خەڵک بەخۆی جەلب بکە و ئەو مشەخەساتی کە کراکێتی دەتوانین بڵین، ینی ئەوە تەجروبەش نیشانیدا و زۆرێک لە ئەوانێک کە تاقیقیان کردو حتا ئازمایشیان لەسەر 39 مەوادی کراک لە ئێران کردووە کە دەتوانێت بە مەراتب زۆر لە ئەیدز و لە سەرەتان و غەیرە کوشندەتر و خەتەرناکتر بێ کە وتمان ئەیدز و سەرەتان یا حتا کە لە هێرۆین باعثی ئەیدزوانە دەبوو حتا ئەمە لە هێرۆینش خەتەرناکترە. دەتوانین بڵێ کە خودی کراک 150 بەرابەر لە هێرۆئین قەویترە و هەروەها خەتەرناکترە. ئەکسەرەن پیان وایە کە کراک شتێکە لە حەدێکی قورسێکی ڕەوانگەردان و هەر بەو دەلیلە لە مەصرفی ئەو ترسێکیان نییە، ئەوەیە بۆتە هۆی شروع و یعنی دەستپێکردن و ئیلەتی فاجعەیەکی ئینسانی لە کۆمەڵگای ئێراندا، نە تەنیا ئێران بەڵکو ئەفغانستان و زۆرێک لە وڵاتەکانی دەوروبەرە. حتا مەصرفی یەک بار کراک دەتوانێت ئەحتیاج ئاوەر بێ، کافیە یەک جار کە ئینسانێک کراک مەصرفکە بەهۆی ڕەفیقی نابابەوە یا بەهۆیەوە کە لە مەجالسێک داوەت دەکرێت بۆ مەسەن کێشانی کراک چۆن قدرەتی احتیاج ئاوەری ئەو یعنی واگیرداری ئەو 150 بەرابەر حتا لە هێرۆئینیش زیاترە ئیتر کافیە ئەو کەسە بۆ هەمیشە دەبێتە مەصرف کوڕندەی کراک. کراک بەهۆیەوەی کە تەبلیغاتێکی زۆری بۆ دەکرێت و هەروەها لە خەتەراتی ئەویش بەهۆی ئەو تەبلیغاتە کە مافیای مەوادی مخدر لە ئێران دەکا، ئەو خەتەراتی کە کراک دەتوانێت
کەسێکی محداد تووشی بێ لێیان شادراوەتەوە یعنی لە واقعدا خەڵک ئاگاهی نییە لەسەر خەتەراتی کراک لەسەر بەدەنی ئینسان بێخەبەرن لەوە کە یەک بار مەسرفکردنی کراک دەتوانێت بۆ هەمیشە محتادیان بکە تەسیراتێکی زۆر سەرەتایی کە کراک دەتوانێت هەیبێ لەسەر مەسرف کوڕندا گەرویان بە شێوەیەکی زۆر شەدید و مۆزمن دێشیە تارهای سەوتیان خەرا دەکە و دەنگیان ئەگیریە تووشی تەنگە نەفەسی دەبن تووشی بڕەنشید دەبن تووشی نەخی ڕیە دەبن هەروەها بەعیسی گەورەبوونی چاو دەبن زەرەبانی قەلبیان دەتوانێت بێتە خوارێ یا زیاد بێ هەروەها ڕەگەکانیان تەنگ دەبێتەوە وەختی ڕەگی بەدەن تەنگ دەبێتەوە جەرەیانی خوێن بە شێوەی عادی و تەبیعی خۆی کار ناکە بۆیە فشار خوێنیان زۆر دەچێتە سەریە هەر ئەو زیادبوونی فشاری خوێن لەو حەدەدا دەتوانێت بەعیسی سەکتەی مەغزی و قەلبی بێ وەزنیان بە شیدەت دەچێتە خوارێ بە جۆرێک کە تەحقیقاتەوانە نیشانیان داوە لە ئەرزی 3 مانگدا مەسرف کوڕندەیەک دەتوانێت 30 کیلۆ وەزنی بێتە خوارێ کەسێک لە ئەرزی 3 مانگدا وەزنی بێتە خوارێ دەتوانێت زیاتر لە 2 ساڵ دەوام بکە و بژیە ئەوە پرسیارێکە کە جوابەکەی بەداخەوە منفیە بۆیە میزانی مەرگ و میر لەناو ئەو کەسانەی کە کراک مەسرف دەکەن یەکجا زۆرە تووشی سووی تەغزیە دەبن و هەروەها کەبەدیان لە کارەکەوێت تا حاڵیان لە کارەکەوێت ددانەکانیان هەڵدەوەرێ لێویان ڕەش دەبێ و کولەن زاهیری بەدەنیان کەسێک کە مەسەڵ ساڵێک کراک مەسرفکە حتا ئەگە 8 ساڵە بێ زاهیری بەدەنیان پێستیان وا خرا دەبێ ئەحساس دەکەی کە ئینسانێکی 90 ساڵەیە بەڵام چۆن کراک زۆر ئێحتیاداوەرە ئەو کەسێک کە کراک مەسرف دەکە متەوەجێ ئەوە نابێ کە بۆ خۆی تووشی مەرگێکی تەدریجی بووە کە ئیتر ئاگای لە خەتەراتی ئەم مەوادە نییە دایمە لە حاڵەتی چۆر لێدان و خماریدانە و یا لە حاڵەتی دەرکێشاندانە وەختێ کراک ئەگەر مەسرفیان کرد میزانی مەسرفیان لە ماوەیەکی چەند ڕۆژدا چەند بەرابەر دەبێت ئەگەر ئەوە جارێکی مەسرف کردووە دووەم ڕۆژ دەبێت 3 جار یا 4 جار مەسرفکە ئەگەر مەسرفینەکە ئازارێکی زۆری ئەزولانی و لە بەدەنیدا ئیجاد دەبێت دەردێکی زۆری توش دەبێت بۆیە بە هەر قیمەتێک بێ بە هەر شیوەیەک بێ دەبێت ئەو مادەیە تەهیە بکە کە ئازارەکانی خۆی بە شێوەیەکی کەزایی یا کاتی سارش بکە بە تۆری کولی یعنی مەسرفی کراک ینی نابودکردنی جسم و ڕۆح و ژیان و ڕەوانی مەسرف کنن زەڕە زەڕەی ئەو ئینسانەیە کە زەڕە زەڕە ئەتوێتەوە بەرەو پیری مەرگ دەچێت و ئەوە خۆی یەکێک لە دەرناکترین شێوەهای مەرگە بەڕاستی ئێمە لە بیرمان نەبێ نەچێکە تەشویقی ئەوەی محتادەکان تەشویق دەکەن تەشویق بکەن بە ئەوەی کە داوای کۆمە بکەن بچن بۆ مەراکزی دەرمانی بچن بۆ ئەو شۆنانێک دەرمانی لە تاتی چاوەدێری پزیشک داوای کۆمە بکەن و بەستەری بکرێن و سەمزدایی بکرێن و دوایە لەباری ڕۆحی و ڕەوانیەوە دەرمان بکرێن ئەو وەزیفەیەکی هەمیشەی خانەوادە و کۆمەلگایە ئێمە نابی کۆمەلگا بە ئینتزاریەوە دانیشێ کە ئەوە بۆ ئینتخابی خۆیەتی و هەر دەمرێ و وێڵیکەن ئەلا ڕەقمیەوە کە کراک زۆر کوشاندەیە زۆر ئەوارزی مخەرەبی هەیە بەڵام قابلی تەرکیشە و قابلی مەعالجەشە گەرچی مەعالجەکەی دەتوانێت بە نیسبەت هێرۆین و یا مادە سونەتیەکانی دیکە زۆرتر وەخت بخایەنێ
بەڵام قابلی عیلاجە فقط لەژێر چاودێری پزیشک و ینی ڕەوانکە شناساندا خانەوادەش دەتوانێت زۆر تاسیریان هەبێ لەو بابەتەدا. هاوڕێگە لاوێژ من پرسیارێکم بۆ پێشتێ لە ئێرانە بەعام کراک ئاواجێ کەوتووە ینی کەسێک کە تووشی کراک بێ بە شدت بونزەویەکەن لە خۆیان دووریەکەنەوە ێژن ئەمانە حاویان واقسام نەخۆشین مەخصوسان ێژن بەدەنیان کرماژنەوێ مەسەن زەخواکانیان بە حەدی عفونیەوێت کە کرمی تێتا دێتە دەرەوە مەسەن کرمتێ ئایا واقعەن بۆ جۆرەیە یا فقط لێرانە وایە؟ دقیقاً وایە چۆن وتم کراک ینی لە مادەهای زۆر مۆزدەر و خەتەرناک لە پەسماندەهای هێرۆئین دروست دەکرێ یعنی ئەو کراکە ئەسڵی نییە کە مەسەن لە ئەمریکا و لە غەرب دروست دەکرێ حتا وەختێ مەتبۆی ئینسان تێکەڵی ئەوە دەکرێت وەختێکە مشکی مردوو تێکەڵی ئەوە دەکرێ حتا لە کۆرتۆنی بیکەربۆناتی سەدیۆم ئەسیدی ئامونیاک یا دەواهای مەسەن ئارامبەخش تێکەڵی دەکرێت چەندین ینی مەوادی مۆزێر و لە ئازمایشگاهای خانگی لەژێر زەمینەکاندا دروست دەکرێت ئەوارسی ئەوە بەڵێ بەداخەوە وایە باعثی ئەوە دەبێت کە سلولهای پێستی ئینسان بمرێ وەختە سلولهای پێستی مەصرف کننده مرد ئیتر ئەو سلولانە زیندوو نابنەوە بەڵکو پێستی هەڵەوەرێ باعثی ئەوە دەبێت کە ماهیچەهای بەدەنی مەصرف کننده تووشی عفونەتێکی زۆر شەدید بێ ئەو عفونەتە وای لێدێ کە باعثی کرمزەدەگی دەبێت بە حەدێ ئەو زەخمانە لە بەدەندا دەتوانی ئەمەخ بێ حتا بەنەوەیەک دەتوانی یەسقانی ئەو کەسە لەو جێگایی کە تووشی ئەو زەخمە بووە یەسقانی بەدەنیشی ببینی زۆریان لە بازوویان تووشی ئەو زەخمە دەبن یا حتا لە پژملیان لە پشتیان لە قاچیان تووشی ئەو عفونەتی ئەزولانی و دوای کرمزەدەگی دەبن کە بەداخەوە ئەو کەسانی کە تووشی ئەو حاڵەتە دەبن ماوەیەکی زۆر ناکێشێ کە لەبین دەچن بەڵێ بەداخەوە تاسیراتی کراک بە نیسبەتی ئەو مادە خۆشبەرانی کە تا ئێستا ناسراوە لە هەمویان خەتەرناکترە تووشی یعنی بە حملێ بە مقدارێکی وەسێ تاسیردانتە سەر مەغزی ئینسان وەختی تاسیریدانە سەر مەغزی ئینسان ئەو ئینسانە تووشی دەتوانم هەتا فۆبیا بێ تووشی وەهم بێ تووشی هەزیان بێ تووشی حاڵەتی دوو شخصیەتی بێ تووشی ترس و وحشەتێک بێ هەمووی ئەوانە تاسیراتێکی ڕەوانگەردان کە دەتوانێت تووشی خەتەراتی زۆر جدیان بکە ئەزم لە خودکوشی کە دواتر باسی دەکەین بەڵێ بەداخەوە کراک هەم لەبارەی جسمیەوە زۆر خەتەرناک و کوشندەیە هەم لەبارەی ڕۆحی و ڕەوانیەوە زۆر خەتەرناک و کوشندەیە چۆن کراک لە ماوەیەکی چەند سانیەدا دەتوانێت تەسیراتێکی سەرخۆشی و نەشئی و هەروەها شادی ئاوەری هەبێ بەڵام ئەوە هەر چەند سانیە دوای چەند سانیە یعنی تەبدیل دەبێ بە یەئس و دەرد و ناهومێدی و ژان و پەشیمانی و حاڵەتی ئەفسردگی یعنی ئەوارزی کراک بە حەدێ زۆرە هەم ئەوارزی ینی کۆتامودەت کە ئەوە لە ئەوڵەوە سەرخۆش دەبن سەریە دەبن ئەسەن احساس دەکەن کە لە خۆت بێخود دەبن احساس دەکەن کە قارەمانن زۆر تەوانان تەوهمیان دەبێ بە خۆیان دوایی تووشی ڕەنگیانە پەڕێ تووشی تحریک و هەیەجان دەبن بێقەرار دەبن دەستیان ئەلەرزیە تەوهماتی زۆر شەدیدی حسیان دەبێ اختشاشاتی زێنیان دەبێ تووشی سەرگێژە دەبن لاقیان ێشیە فشار بۆ سینەیان دێ
فشاری تووشی ناڕەحەتی تەنەفوسی دەبن وەکو پێشترش ئاماژەم پێکرد ئەو فشاری تەنەفوسی لە سینەدا دەتوانێت باعثی سەکتەی قەلبی بێ حاڵەتی چاویان ڕەش دەبێت تووشی ئیستفراغ دەبشت تەبوو تەشەنوز و مەرگش یەکێک لە ئاوارزی کوشەندە و خەتەرناکی کراکە کە ئەو مادەیە دەتوانێت باعثی بێ بەڵام وەکو لەوەڵەوە ئاماژەم پێکرد بەداخەوە بەهۆی ئەوەی کە دەوڵەت و مافیای مەوادی مخەدر بە تایبەت سوپای پاسداران بازاری مەوادی مخەدر هەڵدەسوڕێنن هەم مەسرف کننده هەم کۆمەڵگا نائاگاها بێخەبەرە لەسەر ئاوارزی مەرگباری ئەم مادە هۆشبەرانە بە تایبەتی کراک و هەر ئەوەش یعنی شاراوبوونی ئەو خەتەراتە نائاگایی خەڵک بە ئەسەراتی مەوادی مخەدر و کراک کە چەندە کوشەندەیە و هەروەها هەرزانبوونیشی وتم کە لە پەزماندەی هێرۆین دروست دەکرێ و مەوادی زۆر خەتەرناکی تێکەڵ دەکرێت کە قیمەتێکی زۆر نابە زۆر هەرزانە بۆ مەسرف کنندەش کە بتوانێت هەرزان مەوادەکەی بەدەستبێنێ ئەوە دەتوانێت مشەوقی بێ کە بە قیمەتێکی هەرزانتر مەوادەکەی تەهیەکە و مەسرفیکە بێخەبەر لەوە نائاگا لەوە کە ئەم مادەیە چەندە خەتەرناک و کوشەندەیە دیارە تاسیراتی ئەو یا ئەوارسی ئەو لە نێو فەردەکاندا دەتوانێت متەفاوت بێ بەستگی بەوەیە کە چەندە مەسرف دەکەن چۆنی مەسرف دەکەن هەمووی ئەوانە تاسیری هەیە بەڵام لە هەمووی ئەوانەدا ئەو ئەوارزێک کە کراکێتی لە هەمووی ئەوانەدا هەموو مەسرف کنندگان تووشی ئەو ئەوارزە شێوە کەم یا زۆر دەبن یا بە کاتی زوو دووساری ئەو ئەوارزیان لێ نیشان دەدە و تووشی ناڕەحەتی ڕۆحی و ڕەوانی و ئەفسردگی و حتا زەخمی ئەمیق زەخمای ئوفونی لە ئەزۆلات و لە بەدەنیاندا دەبن تووشی کرمزەدەگی دەبن بە زۆرێک ئەوانەی کە تووشی زەخمای ئوفونی لە ئەزۆلاتیان دەبن ناتوان حەمام بکەن زاتیان نییە حەمام بکەن چون ئەوەندە ئازاری هەیە برینێکی بازە پڕە لە کرم زاتیان نییە حەمام بکەن و ئەوە دەبێتە هۆی ئەوەکە ینی ئەو زەخمە بە شیدەت ئەفونەت بکە و بە شیدەت ینی بە میزانێکی زۆر کرمزەدە بێ و لە ماوەیەکی نەزۆر درێژخایەندا بەداخەوە دەبێتە هۆی مەرگی مەسرف کننده هاوڕێک کەلاوی زۆر سپاس تۆزەهاتەکان و واقعا کامل بوو پرسیارێکە هەیە ئەوەیە کە ئەوەی کە مەسرفی زۆرەوێت و ئەگێتە تاو ڕادە تاو مەرحلەکە ئاوا دووچار هینەوێت دووچار زەخمای عفونیەوێ ئایا باز هەم ئومیدی کەس کە ئەوانش هەڵگەڕنەوە مەسەڵەن پاکسازی بکرێن وتم هەرو جۆرە ناو کۆمەڵگا بێنەهایەت هێنا تەردیانەکەن یعنی قیزیان نایە بچن بە تەرەفیان ئاوا بێژم خۆش نییە وتنی ئەو شتە وەێ وتم زانم ئومیدێکیش هەیە بۆ وانیشە هاوڕێکە لاوێش 100% ئومید هەیە بۆیە من لەوەڵا ئاماژەم پێکرد کە ئاگەهی کۆمەڵگا بە تایبەت خانەوادە ئەگەر ئەلایەمێکی ئاوایان لە ئەزیزێکیان کە کراک مەسرف دەکەێت بینیان دەبی ینی لە زووترین کاتدا ینی نەیخەنە ڕۆژی دواتر هەر ئەو ڕۆژە ئێقدام کەم بە یارمەتیدانی و برنی بۆ لای دکتۆر ئەمە زەخمانە ئەم ینی یەک دەفا ئاوا ئەمیق نابێت کە مەسەن یسقانی وە دەرکەوێت بە مرور وای لێ دێ کەوابوو وەختی ئەو ئەلایمە دەبیندرێت کە مەسەڵەن زەخم لە بەدەنی پەیدا دەبێ خارشی بەدەنی هەیە بێقەرارە ئەو ئەوارزێکیا دەبینن داوای کۆمە بکەن 100% قابلی علاجە ڕەنگە ئەمانە تا 2 هەفتە
یعنی دەرمانی جسمی بکرێن لەژێر چاودێری پزیشک ئەو زەخمانەیان پاک بکرێتەوە پانسمان بکرێ هەروەها سەمزدایی بکرێ هەروەها مەوادی تەقویەتی پێدەن کە بەدەنی قەوی بێ بەدەنێک کە زەعیفە لە ئەرژی 3 مانگ 10 کیلۆ دێتە خوارێ ناتوانێت لە مقابل مەسا عفونەت و باکتری و زەخمێکە لە بەدەنیدا بە وجود دێ مقاومت بکە وەختی ئەو زەخمە بۆ وجود دێ دەویست لە سەرەترین کاتدا خانەوادەی دۆستەکانی ئەو کەسە معرفیکەن بە پزیشک بە پزیشکێک لە ئێراندا چەندی شۆنی ئاوا هەیە کە معالەجیاوانە دەکەن بەڵە خۆشبەختانە ئەگەر زۆر زوو متەوەجێ ئەوە بن و داوای کۆمەککەن و یا خانەوادەیان لە جیاتیەوە کە تەردیان کەن و بڵند تازە ئەمە هەر دەمرێ و بابەمرێ ناوی وابێ بکەنەوە مادام کە چەند ئەلایمێن لەو ئەوارزی کراک لە مەسرە کوونەدا دیت فەوری داوای کۆمە بکەن خۆشبەختانە قابلێ عیلاجە ئەمەش دەتوانێت تەرک بکرێ بەڵام فقط لە ژێر چاودێری پزیشکدا ئینتزاریان نەبێ کە کەسێک بۆ خۆی ئەو مادە مەسرەف دەکا بتوانێت بۆ خۆی تەرکیب بکە چون لە واقع کریستاڵ یا کراک هەروەکو ئەویش وەکو هێروینش حتا نەتەنیا مەغز بەخۆی وابەستە دەکا بەڵکو ڕوح و ڕەوان و ینی اشتیاق بە مەسرەفی دایمی ئەم مەوادە لەو کەسانەدا بە وجود دێنێ بۆیە بۆ خۆیان بە تەنیا بەبێ یارمەتی خانەوادە و پزیشک و متخصص و ڕەوانشناس متاسفانە تەنیا خۆیان قادر نین بە تەرکی کراک یا شیشە یا هێروین بەڵێ خۆشبەختانە لە جوابی پرسیارەکەتدا هەموو مەوادێک ینی دەتوانێت تەرک بکرێ و دەتوانێت محتاجش کە تووشی نەخۆشی و ئەوارزی ڕۆحی و ڕەوانی و جسمی ئەم مەوادە بۆ معالجە بکرێ بەڵام لەژێر چاوەدێری پزیشک واروە بە پشتیوانی خانەوادە و کە تەرد نەکرێنەوە ئینسانان تەردیەوانە ینی تەردی کەسێکە و مەوادە مەسەر دەکەن ینی مەرگی تەدریجیەوان ئەو وەختە درەنگ دەبێ ئەگەر تەردیان بکەن و تەوەجو نەکەن لە کاتی خۆیدا دەتوانێت درەنگ بێ بەداخەوە زۆر سپاس هاوڕێگەداوێش تینە سەرە و بابەت خۆکوژیەکە ئێمە ئەبینین خۆکوژی یا حتا خود زەنیش هەرو جۆرەکە لە بەرنامەی پێشویشە ئاماژەی پێکرا لە نێو ئەوانەیە کە تووشی بەتایبەت شیشەن یا دەسەوەن بۆ لەتمەدان لە خۆیان یا لە دیگەران بە جۆرێ لە ناو کراکیشە هەرۆ جۆرەك جەنابەت ئەشارەت پێکرد فرد بەشدت چەند شخصیەتیە بێتەوە ئەوبەتە من هامە سەر ئەو بڕواکە ئوسولەن ئەوەی کە بەتەرف مادەی مخدراتێ کێشەی چەند شخصیەتی بوونی هەیە چون هویەتە مستەقل بۆ خۆی دیاری ناکە هویەتە مستەقلی نییە ناتانێت مستەقلیش تەسمیم بگرێ زعفی هەیە لە بوارە شخصیەتیە و ئەویشە تایندا لە کێشەکان بێ کە ئەیوا بە سەمت و سووە هۆکار خۆکوژی و عمومەن ئێوە لە چیایی بینن چون ئێمە بینی زۆر کەسیش هەیە کە لزومان معتاد مواد مخدرش نییە وەلی لە کۆمەلگا بینین ئەو نە ئامار خۆکوژی ئەم بخصوص لەم ماوە زۆر چوەتە سەرەوە بیرڕایەوە چی هاوڕێگەلاوێش من لەوەڵاو بڵم کە خۆتکوشی یەکێک لە ئەسووترین ئەواملی مەرگ و میرە لە نێو جوانان بەتایبەت لە ئێراندا بەداخەوە 90% ئەو کەسانی کە خۆتکوشی دەکەن تووشی ئەفسوردەگی بوونە لازم ناکە حتمما مەوادی مەسرەف کردبێت تووشی ئەفسوردەگی بێ لە ئەوڵین بەرنامەدا باسمان کرد کە هۆکاری ئەوەی کە خەڵک بەتایبەت جوانەکان ڕوو دەکەنە پەنا دەبن بۆ مادە هۆشبەرەکان چییە بێکاری گرانی هەروەها مەحرومیەت هەموو ئەوانە باعثیەوە دەبێت کە ئینسان ئەفسوردە بێ و یەکێک لە ئەواملی خودکوشی ئەفسوردەیە ئەمما
دەتوانین بڵێ خودی مەصرفی یعنی سوی مەصرفی مەوادی مخدر و ئەفسردگیش رابطەیەکی تەنگیان هەیە بەیەکەوە و هەردووی ئەوانە مکەمەلی یەکترن کە دەتوانێت تەسیراتی ڕوحی و ڕەوانی و جسمی لە مەسەفکردندا بە وجود بێنێ و هەروەکو خۆت ئاماژەت پێکرد ئەمانە یعنی بێهۆویەت دەبن لە کۆمەلگادا ئەو جایگاه و مەنزلگاهی کە ئینسانێکی عادی لە کۆمەلگا و لە خانەوادایەتی نایمێنێت لە دەستی دەدا ئێحتباری نامێنێ ناچار دەبێت تەرکی تەحسیب کە کارێکی هەبوو شغڵێکی هەبوو ناتوانێت ئیدامەی بدە بێکار دەبێ لە ماڵەدا تووشی کێشە و اختلافات دەبێ هەمووی ئەوانە یعنی بەی زاپەی ئەو ئەفسردگی کە پێشتر خودی دەوڵەت دەتوانم بەڵام سیستمی جام ئەو محرومیەت لە ئازادی های فەردی و کاری و تحسیل و گرانی و ئەوانە دەست دەدەنە دەستی یەک کە ئەم کەسە هامدەن بەرەو یعنی ئێحساسی پوچی بکە ئێحساس بکە ئینسانێکی مفید نییە حتا لە خانەوادەشیدا سەرەسەت بە کۆمەلگادا تووشی اختلالاتی مەغزی دەبن وەختی مەغز ناتوانێت تووشی اختلالات دەبێ ناتوانێت تەسلیمی دروست بگرێت بۆیە ئەغلب ئەوانە تەسلیمهای منفی دەگرن تەسلیمهای خەتەرناک دەگرن لە ئەوڵەوە دەست دەکەن بە خۆتزەنی هەروەکو پێشترش لە بەرنامە پێش باسم کرد خۆتزەنی بەمانایەوە نیە فەرد حتمەن دەهەیە خۆتکوشی خۆتزەنی هاوارێکە یعنی هاوار دەکە داوای کۆمەک دەکە هاوار دەکە کە وەزئی نالەبارە هاوار دەکە کە ناڕەحەتە هاوار دەکە کە ئازاری هەیە هاوار دەکە کە تحتی فشارە هاوار دەکە کە ژیانی ئاوا ناتوانانی ئیدامەدار بێ داوای کۆمەک دەکە و بگرێت گاهان زۆر جاریش هەر خودی خۆزانێکە دەبێتە باعثی خۆتکوشی یا ئەگەر چەند خۆزانی کرد کەس تەوەجوی پێ نەکرد یارمەتی پێ نەکرد کەس نەبوو کە احتمالی پێ بکە مطمئنم کە ئەمە دەتوانێت شەدیدتر بێتەوە تەسلیم بگرێت بە خۆتکوشیش کەوابوو خۆتکوشی تەنیا عاملەکەی مەوادی مخدر نییە ئەفسردگیە ئەفسردگیش ئەوامری یەکجا زۆری هەیە حتا کێشەیەکی خانەوادە دەتوانێت باعثی ئەفسردگی بێ ئەسەن بەتایبەت ئەفسردگی لە نێو ژناندا بەهۆی ئەوەی کە ژن هەم لە جامعەدا هەم لە خانەوادەدا هەم لە کۆمەلگادا وەکو جنسی دووەم دەناسرێت تاقیر دەکرێت جایگایشی ئەو تۆی نییە بێکارە لە لەحاز اقتصادیەوە وابەستە بە پیاوی ماڵەیە میزانی ئەفسردگی لە نێو ژناندا یەکجار زۆرە بۆیە میزانی خۆتکوشیش بەپێی ئەو ئامارانی کە تا ئێستا دراوەتە دەرەوە چاومان پێکەوتووە میزانی خۆتکوشی لە نێو ژناندا یەکجار زۆرترە بەداخەوە لەو ساڵانی ئەخیردا بەهۆی ئەو وەزیەتی نابەسامانی کار و وەزیەتی اقتصادی خەڵک و مشکلاتی دیکە لە نێو جوانانیشدا بروزی کردووە هەر بۆیە تعدادی جوانانێک کە ڕوویان کردوتە مادە هۆشبەرەکان و هەروەها حتا مەوادی سەنعەتی و خەتەرناکی وەکو کراک و شیشە و هێروین مەسرەف دەکەن میزانی ئەفسردگی و خۆتکوشی لە نێوانەشدا زۆرە زۆر جار دەڵێن فلانە کەس ئۆڤردۆسی کردووە ئۆڤردۆسیش ینی بە میزانێکی زیاتر کە بەدەن تەحملی دەکە مادە مەسرف دەکە و ئەو ئۆڤردۆزە دەتوانێت ئەسەن مەغزی لە کار بخە تووشی سەقتەی مەغزی بکە یا تووشی تەنگە نەفەسێکی شەدید بێ تووشی سەقتەی قەلبی بێ و حتا فشاخێنی تا حەدێک بەرێتە سەرێ کەیتر فەوری سەقتە بکە بمرێ لە ئەسەری ئۆڤردۆزدا ئۆڤردۆزیش نوعی خۆتکوشیە کەوابوو بەر لەوەی کە مەسرف کوڕندە بگاتەوە حاڵاتە ئەوە زۆر زۆر گرنگە کە خانەوادە و کۆمەڵگە بە چاوێکی تر بە چاوێکی نەخۆش چاو لە کەسانە بکەن
و بەلەوە کە درێن بێ یارمەتیان بکەن بۆ کە ئەم کەسانە چۆن ناتوان فکر بکەنەوە مەغزیان تووشی اختلال دەبێ دەتوانن تەسلیمهای زۆر خەتەرناک بگرن زۆرتر ینی حرەکاتیان ئەمەلەکانیان دەتوانێت زەرەرەکانیان متەوەجەی خۆیان بێ گاهەن دەتوانێت متەوەجەی کەسانی دەوروبەریشیان بێ هاوڕێکە لاوێژ بەداخەوە کاتەکەمان کەمە من هەستەکەم ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگ و حساسە بە تایبەت هەرو جۆرەکە وەزعیت ئێرانیش نسبەت بە زۆربەی وڵاتانی متعارفێ دنیا وڵاتانە غەربی فرە متەفاوتە یعنی ئاست ئومیدواری بە ژیان ئەسان میل بە ژیان واقعەن ها لە خوارە و حەزەکەم تۆزیحەکانتان زۆر جوانە حەزەکەم ورتر بینەولی لە بەرنمەیەکە تایبەت فقط سرفەن بەو مەسئلە اختصاسی پێبین بۆیە لە وەتاق فەرمانی شەویسە هەر هێنم پێەکان ئشارەم پێیان ئەڵێن میوانترمان هەیە بەنامێتیشمان هەیە بۆ زەبت پێشنیارەکەم کە داینین بۆ بەرنمەی ئایندەمان حتمما لەسەر مەسلەی ئەفسوردگی دانێ لە مەسائل مهمە ئەشێ حتمما لەسەری باسکەین دانێ لە عوامڵێکە واقعاً کۆمەلگا هانە بەسەمت مواد مخدر نظر جناب وچیە منی زۆرم پێ باشە بەداخەوە ئەفسردگی یەکێکە لە ئامنی ئەسلی دەتوانم بڵم هەم ڕوویاوەری بە مەوادی مخدرە هەم خۆتکوشیە هەم تند و تیژە لە خانەوادەدا لە کۆمەلگادا ینی ئەوارزی یەکجا زۆری هەیە و زۆرش خەتەرناکە ئەمە ژیانی بە ئینسانەکان تەنکەڵە ناوە ژیانی ئینسانەکانی تەباه کردو ئەوەزیەتە کە دیارەکە وتم ئامنی ئەسلی سەرچی ئەو وەزیەتە ئەم موسیبەتایی ئیجتماعی لە ناو کۆمەلگادا و لە ناو خانەوادەدا دەوڵەتە کە منش پێم باشە لە بەرنمەیەکی تایبەتی تر بە تێر و تەسەلی باسی هۆکارەکان ڕاهکارەکان هەروە ئەوارزی ئەم ئەفسردگی دەتوانێت زۆر لەوە وەسێتر بکە ئێمە لە ماوەیەکی کووردا ئاماژەمان پێکرد زۆر باشە منیش پێم باشە کە لە بەرنمەیەکی تایبەت تێر و تەسەر لەسەرەوە قسە بکەین زۆر سپاس زۆر سپاس دەکەم هاوڕێگە لاوێژ عالی بوو من خۆم بەڕاستی ئەو نەشناختم لە کراک نەبوو نەمیشە زانین تا حد و حدودێ لێم بیست و وەلێەوە تۆزیحاتە لازمە هیوادارم بینەرانی خۆشەویستی بەرنمەی ژیانەوە ئەم بەرنامە بڵاوکەنەوە بیدەن ئێمە هەدفمان ئاگاهی ڕسانیە ئاگاهی کە لە ناو خەڵکە بێ خەڵکە ئاگا بێتەوە لاوەکان کە ئاگا بنەوە بزانن کە چەندێ تاوانەشێ بابەتی پەرداخکەن تا حد و حدودێ بەنسبەت تەواو کێشە و گرفتایەکیشە هەستیان لە ناو کۆمەلگا سادیانەکاتەوە کە نەچن بە تەرەفیە بەڕاستی هەزینەی فراشێ بابەتی پەرداخکەن ژیانەوە بەرنمەی ئێوەی بینەرە ژیانەوە بەرنمەی خۆتانە پەیوەندیمان لەگەڵا بگرن حتمما پرسیارەکانتان مەترەحکەن ئێمە لە ئەنعکاسی ژیانەوە ئەنعکاس پرسیارەکانەوەی خاستەکانێ و مەیل و گرایشەکانتانە ئێمەش خۆشحاڵەوین بەرنامەی خۆتانە ئاوا بە دڵنیایی و باسیەکەین بۆیە ژیانەوە بە ماڵی خۆتان بزانن کەڵکی لێوەربگرن و ئەتلا ڕسانی کەن هەدەف ئێمە ئەوەسە کە کۆمەلگا ئاگاکەین و بتانی کۆمەلگایە جوان و ڕێک و پێک و سالم بۆ نەوەهای داهاتوومان دابینکەین هاوڕێ گەلاوی زۆر سپاس بۆ بەشداریت بۆ جارێکی در ئەو بەڵێنا دێن بە بینەرانی عزیز کە حتمما لەسەر بەرنمەی ئەفسوردگی کەمبوونە ئاست و ئومید بە ژیان زۆر بەربڵاوە مەسئلە و حەزەکەن لەسەری بەوربینانە و باسی لەسەرکەین بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەرنمەی ژیانەوە تا بەرنمەی ئایندە و حوتەی داهاتوو ئەم کاتەوە هەموو کاتێکتان بەخۆشی و سەربەڵندی بەسەر بەرن لایەوە خۆش.